لە 2020 کە لە ماجستێری وەرگیرم لە تورکیای ئیستیقالەمدا ئەو غورفەی من بوو ئەو دیوی لەو غورفەی دانیشت بووم گەنجەکات گوتی مامۆستا هاتیمە ئیشێکم بە جەنابدا گوتم زۆر ئاساییە فەرموو گوتی وەڵڵاهی متمانەم بە جەنابەت هەیە گوێ لە بەرنامەکانت ڕادەگرم حەزم لێیە فتوایەکم لۆ بدەی گوتم چ دەوێ بەتەمای چی فتوایەکە چییە گوتی وەڵڵاهی وەزعم زۆر 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 خراپە وەزعم زۆر زۆر خراپە هەندێکیش قەرزارم خانیشم کرێە هیچ ئیش و کاریشم نییە کلیەی من 12 میلیۆن دیناری دەکا دەمەوێت کلێکی خۆم فرۆشم قەرزەکانم پێ دەدەمەوە ئەویت کەش ئیشەکی پێ دەکەم گوتم وەڵڵاهی لە ڕووی شەرعەوە جایز نییە هەر فرۆشتنی کلێی دروست نییە زانیان دەفەرمون تەبەڕوع دروستە بیدەیتە کەسێک لە بۆ خزم و کەسی خۆت بەڵام فرۆشتنی کلێ گوتم پارەکەی حرامە جایز نییە بە هیچ شێوازەشی چونکە مولکی خۆت نیەوە ئینە لیبەدەنی کە حەلەیکە حەقا گوتی ئەدی چ بکەم مامۆستا ڕوو لە چێ بکەم گوتم بەجێ من دەکەی گوتی بەڵێ گوتم ئەگەر بەجێ من دەکەی ڕێیەکت لە بۆ دادەنێم گوتم قورعاچی بکە قورعان مەشروعاچی بکە جاری یەکەم بالۆ تو دەرچی جاری یەکەم هەتا 5 میلیۆن 6 میلیۆنی بڕواتم بە قەرزارەکان بڵێ بڵێ کاکە لەسرم ڕاوستن ئەگەر پێشت خۆشە ئەم قسەیان لەگەڵ دەکەم با لەسەر ڕابۆستن هەتا دەست دەگاتە شتێکی گوتی زۆر باشە گوتی وەڵڵاهی گوتم ئەدی چ بکەم گوتی بەو بارەی چ بکەم گوتم بەو پارەی 5 میلیۆن بادەستکەوی 5 میلیۆن زۆرە گوتم عارەبانەکی بکڕە عارەبانەکی بکڕە کەپرێکی لە بۆ دروستکە هەمووی خواردن و خواردەمەنی تێکە شەکەلات و ئەو بابەتانە کەیەک و ئەوشتانە بڕۆ پێش مەکتەبەکان پێش ڕۆزەکان پێش ئەو جیانەی کە ئەشاری دەفرۆشن گوتی مامۆستا من مارم لە نزیک مەکتەبەیە ئەو مندارانە کە بەردەبن لە مەکتەب بە پێشماریمدا گوت لە پێشماری خۆدانی ئەوە باشتریش گوتم باشتریش گوتی وەڵڵاهی باشە بەسەر چاو گوتم ئەگەر حەزت لێ ئەمیش بەشداری مەشروعەکەی دەکەم لە بەرخاتری جەنابەت ئەمن بخە ئاخیری گوتی ئەگەر پێویستی کە پێت دەڵێم چکە برادر وشتم گەلک زۆرە گوتم زۆر باشە ڕۆیشت ئەو گەنجەم نەدیتەوە هەر نەمدیتەوە ماوەکی زۆری بەسەدا تێپەڕی والله وبالله وتالله هاتەوە ئەو ڕێکخراوی کەوسەری ئەو غورفەی وتی مامۆستا حوسێن گوتم بەڵێ طبعا هاتەوە ئەمنی ماچ کرد دەستی لە ملیم کرد ئەمنی ماچ کرد بەڵێ هاتەوە ئەمنی ماچ کرد دەستی لە ملیم کرد تۆزە گریا دانیشت گوتم چ بوو گوتی وەڵڵا مامۆستا هاتیمە 2-3 ماڵم بدێ یارمەتیان دەدەم ئەرێ وەڵڵاهی سوێن بەخوای گەورە گوتم خێر وتی وەڵڵا مامۆستا خوای گەورە دەرگای خێری لە من کردەوە ئەمن وەزعم زۆر خراپ بوو کاتی مەکنە تو ئێستا هاتیمە یارمەتی خەڵکی بدەم گوتم چۆن گوتی ئەو قسانەی ئەتوو کردت بزە بدووەم کرد گوتی مەشروعەکەم کرد عینی کەپرەکەم پێ دروست کرد بنم کردە جێی فلینەوە ئەو شتانە بوز و ئەو شتانە گوتی لە پێش ماڵی خۆمان عاربانەکەم ڕاگرت گوتی مامۆستا سبحان الله عین دەیگو خوا بۆ منداڵانە دەڕێ ناو دڵی نابوون کە بەردەبوون مەکتەب حانوتی لێبوو هەر هەمووی غاریان دەدامن واللهی بەتەنی پێڕانە دەگەیشتم بەتەنی شتیان بدەمێ هەن زۆر بوون گوتی جارەوە کوڕەکەم دەهات زارەوە و یەکێک دەهات ئەو حال خێزانم دەهات بە هەردووکمان بەس شتمان پێ دەفرۆشتن پێڕانە دەگەیشتین گوتی وهای لێ هات گوتم ناو ماڵی خۆمان هەندێک ئەو بلوکانە دەیمە خوارێ دەکەمە دوکان گوتی چوومە شارەوانی گوتم کاکە وەڵڵا وەزعم زۆر خراپە ئەم پێڕاناگەم عارەبانەش لەسەر ڕێی لە سەجادەی نامینێتن گوتیان دەبکەی ئاساییە گوتی ناو ماڵی خۆم دوکانم دانێ ئێستا خوا دەرگای خێری لە من کردیتەوە قورعام خۆم دایتەوە قەرزی خۆم دایتەوە ئێستا هاتیمە 2 ماڵم بدێ ئەرزاقیان لێ دەبم واللهی یعنی ئینسان قەت نابی بێ ئومێد بی قەت نابی بێ ئومێد بی لە ژیان